وزارت تندرستی هرما کردستان روژا شەمیە 25 نیسان 2020 داوین ئامار و پێشهاتەیەن کۆرۆنای هەرێما کوردستانê بەڵافکردن و ڕاگەهاند لە 24 ژمێرên دەرباسبوویدا پێکەتیەکی دنیە ڤایرۆسا کۆرۆنای لە هەولێرê باش بووە. هەژمارە باشبوویان لە پارێزگا هەولێرê گەیشتیە 157 ڕەوشێ. لە گۆری تەندروستی هەولێرê پشتی وەرگرتنا چارەسەریە پزیشکی کەسێکی دن لە هەولێرê باش بوو. پشتی ئەنجامدانا چەند پشکنینان ژێرە باشبوونا وی پشتڕاست بوو و دێڤەگەرە ماڵەخوا. لە هەولێرê پشتی تۆمارکردنا ڕەوشên کۆرۆنایە لەسەر درێژەهەیە 12 ڕۆژان قەدەغەیە هاتن و چوونەیە گشتی هاتبوو سڤەکردن. لێ ڕۆژە 12 گۆرێکەفتی ڕۆژە ئینابووری بوو. پێکەتنا ژنەکە 40 ساڵی لە ناوچەیە بەحەرکێ لە هەولێرê هاتە تۆمارکردن. لە باکووری سلێمانیێژی 11 ڕەوشên گومان دنەخۆشبوونا واندا ڤایرۆسا کۆرۆنای هەیە هاتنە کەرەنتیکردن. لە گۆریکو هاتیە ڕاگەهاندن لە قەزایە شارباجیر لە سلێمانیێ 11 کەس کۆتەڤژی ji berketiyên hilgerên Koronayê bi destdanê vîros giştiyawan li gundê Welyawe hatine kerentîkirin. Gund tev jî hatiye taqîmkirin û lêgerîn û şopandina guman li wan kiriyan têkirin. Li gorî jêderê li heman gundî roja înê kesekî 80 salî pêketina wî bi Koronayê hatiye piştrastkirin. Wiha jî her 11 kesên ku danostandin û pêwandiya wan bi wî kesî re hebû hatine kerentîkirin û testa wan hîn derneketiye û nehatiye piştrastkirin. Eger bi Koronayê ketine yan jî na, hîn jî lêgerîn li jêdera vîros gihandiya gund berdewam e. Li gorî daxuyaniya Wezareta Tenduristiya Herêma Kurdistanê, amara pêketiyên vîrosa Koronayê heta niha li Herêma Kurdistanê 344 kes bi vîrosa Koronayê ketine. Ji wan 318 kes baş bûne, 4 kesan jî canê xwe ji dest daye, pêketiyên din jî çareseriyê werdigirin.